من زیاتر قسە دەکەم سەبارەت بەم ڕووداوەی کە لە فەڕەنسا ڕۆژیهێنی ڕووی داوە ئێواری ڕۆژیهێنی بەڕێز کارزان حەمید ڕۆژنامەنووس لە پاریسەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵما. بەڕێز کارزان ئەم کاتت باش، ئەو هێرشەی کە لە پاریس ڕوویدا کاردانەوەی توندی ناوخۆیی و نێودەوڵەتی لێکەوتەوە، حکوومەت یاریمی کوردستانیش بە هەمان شێوە ئیدانەی ئەو هێرشانەی کردووە. بۆچی ئەم هێرشانە لە پاریس و لە فەڕەنسا بە بەردەوام دووبارە دەبنەوە لە 2015ەوە تا ئێستا ئەگەر بەراوردی بکەین؟ کاتتان باش، هەموو کاتێکی ئێوەش باشتر، بەڵام بۆ ڕووکردنەوەیەکی 2015 تەنها هێرشەکان دەستی بەڵێ هێرشی دیرۆی لەسەر فەڕەنسا، ئەوەی کە دوێنێ کراوە ئەو شۆکەی کردووە سەرنامەی کولتوری کورد لە فەڕەنسا و لە چالاکی شارەوانی بۆ تۆڕەبوونی لایەنە سیاسیەکان کوردەکان و کوردەکانی فەڕەنسا هەمیشە دۆستی لە کورد کردووە لە هەموو دۆزەکان و لە هەموو ویسەکان وان پاڵپشتی سەختی کوردەکان. بۆ کێشەی کاردانەوەکانی دوێنی ئێوە بینیتان کە دوای ئەوەی کە بۆ دامانە کە کاتە شوێنی داواکە یا وەسفی بکە تەنها کۆمەڵە زانیاری وتەوت کوردەکانی ئێوێ کە خۆپشاندانی کردن یەکەمی دەکان بە شێوەی دیش بۆ داواکردنی داواکارەکانی خۆیان. ئەمەوێ بزانم کە بۆچی پێتان وایە چ شتێک بۆتە هۆکار کە سنتەرێکی ڕۆشنبیری کولتوری کوردی لە ناوەندێکی گرنگی وەکو پاریس پایتەختی فەڕەنسا بکرێتە ئامانج و پێتان وایە پاڵنەرەکانی پشتەم ڕووداوانە چین؟ سەرەتا ئەبێ ئەوە یعنی تا ئێستێک لای نەبووتەوە ئەو هێرشبەرە تەنها ئامانجی سنتەری کولتوری کوردی بۆ ئەحمەدکایە بووە یاخود تەنها هێرشی یانیەکان وەکو وەزارەتی ناوخۆ وەزیری ناوخۆ باس ئامانجی هێرشبەرەکە ئامانجکردنی بیانیەکان بووە. لە حەقیقەتە لەوەی کە باس ئەکرێت کە زانیاری ئەو کەسە ئەمڕۆ تەنانەت پارتی کۆمۆنیستی فەڕەنسی فابیان باسی لەوە کردووە کە ئەو کەسە کەسێکی باسە بەرەکان و کوردی کردوێتە ئامانج، یعنی کردووە کە ئامانجەکەی ئەو کەسە کوردەکان بوو نەزانیتی کوردەکان بێدەنگترین دەتەوەن کە لە فەڕەنسا و لە پاریس خەریکی خۆ گونجاندن و فەڕەنسین. بەڵێ باش، ئەوەی کە تا ئێستا بەڵێ ئەوەی کە تا ئێستا ڕوون نییە ئامانج و پاڵنەری پشتە و هێرشانن و بەڕێزیش ئاماژەت پێکرد، ئایا مەترسی هێرشی لەو جۆرە جارێکی دیکە لە پاریس لە فەڕەنسا دەکرێتەوە؟ هێزامیەکانی فەڕەنسا تا چەندە ئامادەن بۆی کە ڕوبەڕووی هەر حاڵەتێکی لەو جۆرە ببنەوە؟ پاریس چی لەم بارەوە کردووە؟ مەبەستت هێرش بۆ سەر کوردەکانە یاخۆت بەڵێ بۆ سەر ئەو ناوەندە ڕۆشنبیریانە کە هاوڵاتیانی کوردی لێبن یا ئەو سنتەرە کولتوریانە وەکو ئێستا بەڕێزیشت ئاماژەت پێکرم جارە کورد کراوەتە ئامانج، بەڵام ئامانجەکە دیار نییە. ئایا هێرشی لەو جۆرە ئەگەری هەیە دووبارە ببێتەوە؟ من بەڵام پێشبینیەوە ئاکەم خۆناکی داهاتوو هێرشەکان زیاتر بن، بەڵام ئەوە لەبیر نەچێت تەنها یەک کورد بکرێتە قوربانی. ڕەنگە کوردەکە بەمەرجی ئەوەی بەمەبەست بکرێتە قوربانی لەبەرەوەی چۆنەڵێ لاوازترین گروپن کە لە فەڕەنسا بەراورد لەگەڵ نەتاوەکانی کوردستان. بۆیە من پرسم لەوە هەیە کە لە قۆناغی داهات بەرەی ئەو یاخود ئەو کەسە کە تونڕەوی توندیان هەیە کان و سنتەرە ڕۆشنبیریەکان یاخود ئەو
شوێنێک نییە بتوانانی پارێزگاری لێ بکەی بە بەڵێ بەردەوامی نییە بۆیە من خۆناغی داهاتووە بۆی شتێکمان لەبیر نچێ خەڵکانی ڕۆی کە لە ئەوڕۆپا و لە پاریسن بە تایبەتی ئەزان ئەلێرە هەموو شوێنێک و ناوەندێک کە چونە ژوورە و هاتە دەرەوە کۆدی تایبەت یان تۆ ناتوانانی بە ئاسانی بچەنە و ناوەندێکەوە و پێیتە دەرەوە هاتنە دەرەوەکە ئاسانە بەڵام چونە ژوورەکە قورپە. بەڵێ با لە کۆتایشتا پرسیارێک لە بەڕێزت بکەم مەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە بەگشتی ڕەوشی کورد وەڕەوەندی کوردی لە پاریس چۆنە لە هەموو بارودۆخەکانجا لە هەموو بوارەکانەوە بەتایبەتی و پەنابەرانی کە ئێستا لە پاریسن لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی مافی پەنابەرێتیەوە و ئاسانکاریانی کە حکوومەتی فەڕەنسا وەکو دۆستێکی کورد بۆ پەنابەران دەیکات لەوێ. لە کۆتایی پرسیارەکەەوە دێمەوە بسەرەتای بۆ مەسلەی پەنابەری و بۆ مەسلەی هاوکاریکردنی حکوومەت کووردا چی نەتەوەکانی ترن ئەوە بەرامبەر کوردە بەڵام ئەوەی بڵێ تۆ پێکی کورد لە نێو ئەگەر بکرێت پێگەی کورد بە بەراورد نەتەوەکانی ترە پێگەی ڕێزە کە لە نێو فەڕەنسیەکان دەیتایەخە کەکان زۆرتری گەورەترین بڵێن بۆ کۆمەڵگای فەڕەنسی ئەو نەتەوانێت یەکێک لەو نەتەوەیانەیە کە ناو بازاڕی کارەوە زووتر ڕێز زیاتر ڕێز لە یاسا بۆیە کورد لێرە جێگەی ڕێز ئەسینی بەسەر ئەڵە کوردی یعنی ئەوە نییە مەسەڵەن کورد لێرە بە کورد باکوور ناسر کە ژمارەیەکی زۆری باکووریەکان لێرە نێشتە دێن بەڵام کە پێی ئەڵێ بەستانی عراقم هەرێمی کوردستان و یاخۆت ڕۆژئاوا یان ڕۆژهەڵات ئێستا بۆ مەسەلەی ڕۆژهەڵاتیشتا دەبان زۆر بەگرنگیەوە ئەوە بزانن زۆر بەگرنگیەوە بایەخی خۆپساندانیانوە بۆ پاڵکردنی لە ڕۆژهەڵاتەکان بۆ پاڵکردنی لە مافی کورد لە ڕۆژهەڵاتە لێ پەرلەمانە گفتوگۆی لەسەر کراوە هەموو ئەمانە ئەوەیە کە کوردەکە ئەلێرە ناوپاتی فەڕەنسا کورد بوونەوەن باسی واکەن کە کوردەکان بوون داعشیان پێشتان زۆر باشە کوردەکان بوو سەرشەڕێکی بەڵێ باشە بەڕێز کارزان حەمید ڕۆژنامەنووس لە پاریسەوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.